ئەرکی خۆتان هەساون ئەوانش بەرکی خۆیان هەڵبسانایە ئێستا بەڕاستی کۆنگرێک نەیەکرا ئەگەر هەموو لایەنەکان بە ئەرکی خۆیان هەڵبسانایە بۆیە من وەکو خۆمەوە وەکو ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو زۆر بە خێراتنی یەک بە یەکتانەکەم لەگەڵ ئەو ئەندام پەرلەمانانەی کە بەڕاستی خاوەنی هەڵوێستن بۆیە دووبارە بە خێراتنی هەمووتانەکەم و پێشەوەی کە بەیاننامەکەش بخوێنینەوە پرسە سەرخۆشی خۆمان بەتەواوی ئاراستەی بەڕێز بنەماڵەی کاکهەژینەکەین کە لە ڕێگای گەیشتن بە خەونەکانی کە بەداخەوە وڵاتی بەجێهێشت و تووشی کارەساتێکی دڵتەزێن بوو کە هەمومانی دڵگران کرد پرسە سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵە بەڕێزەکەیانەکەین کە بەڕاستی ئەخوازین دوایین کۆز بێ کە لەم میلەتەیە شتی وا ببینین چکە بەڕاستی هەمومانی گریان هەمومانیان تووشی دڵتەنگێکی زۆر کرد ناخوازین کە هیچ جارێکی تر شتێکی وا دووبارە بێتەوە دووبارە بە خێراتنەوەی ئێوەشەکەین بە ناوی خوای گەورە و میهرەبان دەرچوانی دانەمەزرا و فەرمانبەرانی گرێبەست مامۆسایانی وانەبێژ سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان لە هەنگاوی نوێی فریودانەی چاواشەکارانەدا بڕیار وایە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 2/6/2021 پەرلەمانی کوردستان بۆ تاوتێکردنی دیاریکردنی چارەنووسی فەرمانبەرانی گرێبەست و سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان و مامۆسایانی وانەبێژ کۆبوونەوەیەک ساز بکات بۆ هۆی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و هەڵوێستی فەرمی خۆی لەم چەند خاڵی خوارەوە دەخاتە ڕوو خاڵی یەکەم ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و پێشوازی لە هەر هەنگاوێک دەکات بۆ دامەزراندن و ڕەخساندنی هەریکار و بۆ سوکردنی و بارگرانی کەوتۆتە سەر شانی گەنجان و دەرچوان و ڕزگاربوون لەو قەیرانەی دووچاریان بووە لە پای ئەو خزمەتەی بەگەل و نیشتیمانی بکەن و بەرهەمی خوێندن و شەونخوونیان بە فیڕۆ نەچێت بەو مەرجانەی ڕەچاوی دادپەروەری بکرێت لە دامەزراندن و سەرجەم چین و توێژەکان بە یەکسانی بگرێتەوە خاڵی دووەم ئەم هەنگاوە هەندێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان جگە لە نمایشێکی سیاسی و بانگەشەیەکی پوچ کە بۆ هەڵبژاردنە زیاتر هیچی تر نییە لە بنەڕەتدا پرۆسی دامەزراندن پێویستی بە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان نییە بەڵکو ئەرکی دەسەڵاتی جێبەجێکردنە کە خۆی لە ئەنجومەنی وەزیراندا دەبینێتەوە خاڵی سێیەم پێویستە دامەزراندن و دەرچوانی سەرجەم بەشەکانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان بگرێتەوە لەسەر بنەمای ساڵی دەرچوون و کۆنمرە و ڕێکارە ئیداری و یاساییەکان بێت بۆ دامەزراندنی فەرمانبەران دوور لە تەزگیەی حیزبی و دوور لە واسە و دوور لە هەندێک شتی تر کە نادەستووری و نایاساییە خاڵی چوارەم ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و هۆشداری تون دەدات بەلایەنە پەیوەندیدارەکان لەگەری بەردەوامبوون لە بێباکی و ئاوڕنەدانەوە لە دەرچوان و گەنجانی بەشخوراوی کوردستان و چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانیان کە خۆی لە بێکاری و دانەمەزراندندا دەبینێتەوە بە هەموو لایەکی ڕادەگەێنین ئەم سیاسەتی بێباکی و گوێپێنەدانە سەرنجامەکەی بۆ دەسەڵاتداران باش نابێت و ئاسۆی حکومڕانیان بۆ گەندەڵانی مێژوو ئاوا دەکات کە ئەگەرێک لە بەردەم دەرچوانی دانەمەزرا و کراوە دەکات کە ژمارەیان زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراوە لە نێوانیاندا بایکۆتی هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کە ئەمە سادەترین کاردانەوەی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو دەبێت خاڵی پێنجەم داوا لە بەڕێزان فەرمانبەرانی گرێبەست و مامۆسایانی وانەبێژ و سێیەکەمەکانی کوردستان و پەیمانگاکانی کوردستان دەکەین فریوی بەڵێنی بێکرداری هەندێک لە بەناو پەرلەمانتارەکان نەخۆن بەڵکو بێکەوە هەوڵەکانمان بخەینە گەڕ لە فشار و چالاکی مەدەنی بەردەوام بین تا بەدیهێنانی مافەکانیان و لەگەڵ ئەوانەشە ڕۆڵی هەندێک لە پەرلەمانتارەکان لەبەرچاومانە و بێگومان هەمیشەش لەبەرچاومان بووە کە زۆر جار ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و ئەوێ بە یەکێک لە باسەکانیان لە پەرلەمان و هەوڵی جدیەن بۆ ئەو کردارانە بۆ ئەوەی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و تەواوی دەرچووە دانەمەزراوەکان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بن بە ئەو ئاستە بگەن کە ویسویانە بۆ ئاماجە بگەن کە ویسویانە ماوەیەکی زۆر خوێندویانە شەونخوونیان کردووە هیچ ڕەوانیە ئێستا ئاوا وەکو وەرەقەیەک شەهادەکەی فڕێات هیچ بەهایەکی نەمێنێ حکومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی کە بەناوی حکومەتی هەرێم و فەرمانڕەوایی ئەم میلەتەکان هەر بە جدی کارێکیان کردووە کە شەهادە لەگەڵ هەر شەهادە هەر یەکێک لە دەرچوانی دانەمەزرا لەگەڵ ئەم وەرەقەیە قەدر و قیمەتێکی نییە کە بەیاننامەیەکی تیان نووسراوە هیچ جیاوازێکی وای نییە سوپاس و ئامادەبوونتان سەلامەت انشاءالله دیارە ئێمە ئەمڕۆ لە نووسنگی پەرلەمانی کوردستان پێشوازیمان کرد لە ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و کە بەداخەوە ئێمە زۆر نیگەرانین بەوەی کەوا چەندین ساڵە زیاتر لە تقریبا چەند ساڵێکی زۆرە هیچ کەسێک لەو برادرانەی کە دەرچوون کەوا زەحمەتێکی زۆریان کێشاوە لە زانکۆ لە پەیمانگاکان بەڵام هەلی دامەزانیان بۆ نەڕەخساوە بۆیە ئێمە پشتیوانی تەواو لەو یاداشتیان ئەەکەین بە هەموو شێوەیەک و لە چەند ڕۆژی ئایندەشان لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەک ئەنجام ئەدرێت تایبەت بە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و ئانێمە وەکو نووسنگەکەی خۆمان بە معنای کەلیمە پشتیوانی تەواویان ئەەکەین بەڵێ لەسەر حەقن داواکایان زۆر ڕەوایە و ئەبێ ئێمە پشتیوانیان بین و بە دڵنیایەوە هەرچی لە توانای ئێمە هەبێ ینی ئەرچی سەرشانی ئێمە وەکو نوێنەری هاوڵاتیانی خەڵکی کوردستان و وەبیزات پارێزگای سلێمانیش لەبەر ئەوە ئێمە جارێکی تر بە خێراتنیان ئەەکەین و پشتیوانیشی تەواو لە یاداشتەکەیان ئەەکەین و زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیان کە ئەمڕۆ وەکو نوێنەری تەواوی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تەشریفیان هێناوە بۆ ئێرە ئێمە لە خزمەتیان داین
بە هەموو شێوەیەک و زۆر سپاسیان دەکەین. محەممەد میرانی ئەندامی ئەنجومەی دەرچوانی دانەمەزراوە. چۆن پشتگیری لە داوای ئەم دەرنەچوانەکەن دەرچوە دانەمەزراوەکانەکەن لە کاتێکدا یعنی ڕژەیەکی زۆر فەرمانبەرێ لە هێمی کوردستانە حکوومەتی شستان توانای ئەوەی نییە پیاموچەی تاواتی و کەسانە بن لە دنیا شایانی کاتێک کەسێک زانکۆ یان پەیمانگا تاواکە پێویستە هەری کاری بۆ دابینکرێ واتە بابن معمەلێک یان شتێکی بۆ بکرێتەوە هەری کاری بۆ دابینکرێت نەکەوەی کە ببێتە بارێکی تر بەسەر ئەزای چۆنە کاکەجان ئێمە زۆربەی زۆری فەرمانگەکانمان ئێستا بەداخەوە ینی تەنانەت لەوانەیە ینی ئەوەندە فەراخیان بۆ دروست بووە تەنانەت مدیر و چەند کارمەندێکی تر ماوەتەوە لەبەرەوە ئێمە داواکارین ئەو کەسانی لانی کەم ئەو کەسانی کە تەقاعود ئەبن خانەنشین ئەبن ڕێک و پێک ئەم دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دامەزرێن لە شوێنەکانیان ینی فەراغ زۆرە لە دام و دەستگاکانە ئەگەر ئێمە بە دوواداچوونمان کردو دایرە هەیە ینی هەر کارمەندی بەدەگمەن نەماوەوانە لەبەر ئەوە بەڕاستیمە پێویستە لەسەر حکوومەت ینی ئەو شوێنانە ئەو فەراغانە پڕ بکاتەوە لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئەمە خاڵێک و هەروەها کەرتی تایبەت فەراغێکی زۆر هەیە و پێویستیاتێکی زۆر هەیە پێویستە ڕێک بخرێتەوە ئەم بابەتە لەلایەن حکوومەتەوە هەلی دامەزراندن لە کەرتی تایبەتە هەلەکە بۆ ئەمان بێت بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بێت نەکەس هەرکەس لە ئاستی خۆی بە شێوەیەک لە شێوەکان ئێمە پشتیوانی تاویان دیەکەین بەڵێ شوێن زۆرە بەڵێ دەرگا زۆرە ئێمە بیکەینەوانێ بتوانین چارەسەری شێشەکانی ئەمان بکرێت بەڵێ